ئەستەما چیرۆکی موچە و بودجە بەم زوانە کۆتایی بێت. هەرێم هیچ ڕێگایەکی لە بەردەم نییە جگە لە ئاشتەوایی ناوخۆیی و شەفافیەت لە داهاتەکاندا. لەم بەرەجێژنەدا کە خەڵکی هەرێم چاوەڕوانی موچە بوون بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیانیان، لە ناکاو و جارێکی دیکە وەزارەتی دارایی عێراق دەستی بۆ کارتی موچە برد و ڕایگەیاند حکوومەتی هەرێمی کوردستان پابند نەبووە بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی، هەروەها نەوتی کێڵگەکانی ڕادەست و هەناردە نەکردوێتەوە. هەر بۆیە چیدی ناتوانین پارە بۆ موچەی مانگی 5 و مانگەکانی دیکەی ئەم ساڵ بنێرن. هاوکات لەگەڵ وەڵامدانەوەی وەزارەتی دارایی هەرێم قەیس خەزعەلی ئەمینجاری یاسایبی ئەهلی حەق لە میانەی چاوپێکەوتنێکی لەگەڵ کەناڵی ئەحدی سەر بە گروپەکەی گوتی ڕۆژانە و بە بەردەوامی 400,000 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان بە شێوەی قاچاق هەناردە دەکرێت کە بەشێکی زۆری ئەو نەوتە بە قاچاق براوە لە کێڵگەنەوتیەکانی کەرکووک و نەینەوایە کە لەژێر کۆنتڕۆڵی حکوومەتی هەرێم نییە و ئەو ناوچانەش بە ناوچەی کێشە لەسەر ناو دەبرێت. خەزعەلی لە درێژەی لێدوانەکەیدا ڕایگەاند حکوومەتی هەرێم هیچ ئامادەیەکی بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت بە شێوەی تەندروست و لە ڕێگەی سۆمەوە نیشان نەداوە لە کاتێکدا حکوومەتی عێراق بۆ ئەو پرسە سازشی زۆر گەورەی کردووە. با لەوە گەڕین کە ژووری شیکاری تیوار لە راپۆرتێکی تایبەت بە ئەنجامەکانی ڕێککەوتنەکەی هەرێم و واشنتۆن باسی لەوە کردبوو دەکرێت بەم زوانە چاوەڕێی بەکارهێنانی کارتی موچە و بژێوی خەڵک بین وەک پەرچەکرداری بەغداد لە بەرامبەرم هەڵمەتەی هەرێم. ئەوە تا دەرکەوت کە هەر زوو دەستی بۆ ئەو کارتە برد و تەنانەت حورمەتی بەرەجەژنانەی خەڵکی بێتاوانی هەرێمیشی نەگرت و جارێکی دیکە نیشانیدا کە هەرکات بیەوێت ئەم کارتە کوشندەیە بەکاردێنێت. دیارە ئەم هەڵوێستەی بەغدا لە ئاست موچە و بژێوی خەڵک یەکەم جار نییە و بە دڵنیاییەوە کۆتا جاریش نابێت. لەمڕۆوە پێدەچێت چیرۆکی موچە لە هەرێمدا بەم زوانە کۆتایی نەیەت. وەک سووکە وە بیرهێنانەوەیەک با گەڕانەوە بۆ دەستوری پەسەندکراوی عێراق لە ساڵی 2005 و بەتایبەت مادەی 14 دەستور هاتووە عێراقیەکان بەبێ جیاوازی لە بەردەم یاساتە بەبێ جیاوازیکردن لەسەر بنەمای ڕەگەز، نەتەوە، بنەچە، ڕەنگ، ئاین، مەزهەب، باوەڕ، بۆچوونیان پێگەی ئابووریان کۆمەڵایەتی یەکسانن. هەروەها لە مادەی 111 دەستوردا ئەمەش پەسەند کراوە کە نەوت و غاز لە هەموو هەرێمەکان و پارێزگاکان هی هەموو گەلی عێراقە. کەواتە بەپێی خودی دەستوری عێراق دەبێت سەرجەم خەڵکی هەرێم وەک خەڵکی عێراق لە داهاتی نەوتدا بەشدار بن و ناکرێت خەڵکی هەرێم بە هیچ بیانە و پاساوێک لە موچە بێبەش بکرێن. لەمڕۆوە پرسیارەکە ئەوەیە هەر بەڕاستی ئەم چیرۆکە بۆچی کۆتایی نایەت و بەردەوام خەڵکی بێتاوانی هەرێمی پێدەچەوسێنرێتەوە. پێدەچێت بۆ تێگەیشتن لەم چیرۆکە ئەم ڕاستیەش وە بیرخۆمان بهێنینەوە. لەو ماوەیەدا کە لایەنە سیاسیەکانی کورد نەخشە ڕێگای سڕینەوەی یەکتریان دەکێشا و بۆ ئەمەش هەندێک جار پەنایان دەبردە بەردەم دادگای فیدراڵی لە بەغداد و لە ڕێگەی ڕێکەوتنی ژێربەژێر دەسەڵاتی سیاسی عێراق ئیتر ئەوەی بە دەرفەت زانی و هەر ڕۆژە و کارتێکی دژ بە کوردە جوڵاند، هەر ڕۆژە و دەسەڵاتێکی لە هەرێم وەردەگرتەوە، ڕۆژێک بودجە، ڕۆژێک نەوت و غاز و ڕۆژێکی دیکەش دەسەڵاتی بەڕێوەبردننی هەڵبژاردننیشی لێ وەرگرتەوە. ئیتر وای لێ هات گوشاری ئابووری، سیاسی و دیپلۆماسی بەغدا هێواش هەرێمی لە زۆر دەسەڵات و ئیمتیازی حکومڕانی خۆماڵی داماڵی و تەنانەت وای لێ هات هەرێم هەر پرسی مادەی 140 و ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمیشی لەبیر چۆوە. لە بەرامبەریشدا بەغداد بە دڵی خۆی دەستی بە تەڕاتێن کرد و بە کەیف و ئارەزووی خۆی چی پێویست بوو بەسەر هەرێم و دەسەڵاتی هەرێمدا هێنای. ئێستاش کە ئیتر بەغدا پاژناخیلی هەرێمی دۆزیوەتەوە و لە ڕێگایم کارتەوە بە ئاسانی بیان و پاساو بۆ نەناردنی موچە دێنێتەوە، لە بەرامبەریشدا ناڕەزایەتی خەڵکی هەرێمی لە ئاست دەسەڵاتی کوردی بەرفراوانتر دەکات. ئەوە تا ئەگەرچی بەغداد بە نادەستوری موچە نانێرێت کەچی دەمی خەڵک ڕووی لە دەسەڵاتی هەرێمی کوردستانە. کەواتە بەغداد لە بەکارهێنانی موچەوە کارتێکی سیاسی بەهێز بەردەوامە. لەمڕۆوە پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا هەرێم هیچ کارتێکی بەدەستەوەیە؟ ئەگەر هەیەتی بۆ دەستی بۆ نابات. با ڕەچاوکردنی دۆخی سیاسی هەرێم و عێراق و ناوچەکە باش ئاگادارین جیالەوەی بەغداد شامی شەریف نییە و گەندەڵی بەغداد سەدقات و بگرە زیاتریشە لە هەرێم، بەڵام خودی هەرێمی کوردستانیش کارتی بەدەستەوە هەیە. لەم کارتانەش دەکرێت ئاماژە بە کارتی کشانەوەی کورد لە دەسەڵات و پاکخستنی سیستەمی سیاسی عێراق، ڕوبەڕووکردنەوەی خەڵکی هەرێم لەگەڵ دەسەڵاتی بەغداد و وەستاندنی سەرجەم پەیوەندیەکان و هەروەها پەنابردن بۆ وڵاتانی زلهێز بکرێت. کەواتە لێرەدا ئیتر پرسیاری دووەم بەرجەستە دەبێت، واتە ئەی بۆ هەرێم دەست بۆ ئەم کارتانە نابات؟
لە وەڵامی ئەم پرسیارەدا دەکرێت ئاماژە بە چەندین خاڵی سەرەکی وەک بربەستی بەکارهێنانی کارت لای هەرێم بکرێت. یەکەم، لە هەرێمی کوردستاندا دیارە شتێک بە نێوی بەرژەوەندی گشتی خەڵکی هەرێم و دەسەڵاتی یەکپارچەی هەرێم لە ئارادا نییە. ئەوەی تا ئەم ئانووساتە هەیە چەندین دەسەڵاتی دیار و نادیاری هەرێمە. دیارە دەسەڵاتەکانیش با کەوتنی یەکتر شادمان دەبن. لێرەوە و لە نەبوونی یەک ڕێزی و دەسەڵاتی یەکپارچە ئیتر ئەستەمە هەرێم بیر لە بەکارهێنانی کارت بکاتەوە. چونکە لە بنەڕەتدا کارتەکان ئەگەر بەهێزیش بن ئەوە هەوڵی لاوازکردنیان دەدرێت. دووەم، لە ناوەند و دەسەڵاتی سیاسی بەغداد وەک هێزی کوردی لە بنەڕەتدا هێزی حیزبی و دەسەڵاتی حیزبیە و بەس بە ئەمری حیزب دەجوڵێتەوە کایە دەکات. کەواتە شانەوەی کورد لە بەغداد وەک هێزی کوردی و کارتێکی کارامە لە ئارادا نییە. سێەم، خەڵک وەک دەسەڵاتی ڕاستەقینەی هەرێمی کوردستان تا ئەو دەمەی پرسی دادگەری هەناردەکردنی نەوت و داهاتە سنووریەکان شەفاف نەکرێتەوە و بە چاوی خۆی یەک ڕێزی دەسەڵاتی سیاسی کورد نەبینێت، ئەستەمە ڕووی ناڕەزایەتی لە بەغداد بکات. بۆیە بەکارهێنانی ئەم کارتەش لە ئێستادا ئەستەم و تەنانەت مەحاڵیشە. بەڵام سەرەڕای ئەم کێشانە وا دیارە هێشتا دەرفەت بۆ ڕزگارکردنی کیانی هەرێمی کوردستان لەم هەموو نەهامەتی و هەڕەشە و لە سەروی هەمووشیانەوە هەڕەشەی موچە لە ئارادایە. بۆ نمونە لە ئێستادا کە بەغداد لەلایەکەوە سەرقاڵی سەرێشەی ناوخۆ و بگرە تارانیشە، لەلایەکی دیکەشەوە هەڵوێستی ئیدارەی نوێی ئەمریکا لە ئاستبەغدا ڕوون و دیار نییە. باشترین دەرفەتە بۆ ئەوەی کورد لەم کاتەدا خۆی بنوێنێت و بیسەلمێنێت کە شیاوی حکومڕانیە. چونکە گەربێت و بەغدا لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا ڕێک بکەوێت و ئەوەش بسەلمێنێت کە هەرێمی کوردستان بۆتە سەرێشە، ئیتر دوور نییە دەرفەت و بیانووی زێڕین بۆ بەغدا دروست بێت کە بە ئاسانی و تەنانەت لە ڕێگەی کارتی ناڕەزایەتی خەڵکی هەرێمەوە بیر لە لاوازکردنەوەی تەواوی ئەم دەسەڵاتە سیاسیە بکاتەوە. بۆیە دەبێت ڕێبەرانی ساحەی سیاسی هەرێمی کوردستان واز لە کات کوشتن و لە دەستدانی دەرفەت بێنن. هەروەها دەبێت واز لە خەونی هاتنی فریادڕەس و وەهمی بە پاڵەوان بوون بێن و لە قۆناغی یەکەمدا بیر لە یەکڕێزی نیشتمانی بکەنەوە. دواتر سیاسەتی ئاشتەوایی دەسەڵات و خەڵکی هەرێم پەیڕەو بکەن. بە دڵنیاییەوە ئەمەش بەدەست نایێت مەگەر لە ڕێگای دادگەری کۆمەڵایەتیەوە نەبێت کە بریتین لە دەستپێکردنی هەڵمەتی کەمکردنەوە و نەهێشتنی گەندەڵی، تێپەڕبوون لە ئەدای حیزبی، شەفافکردنی پرسی نەوت و غاز و داهاتە سنووریەکان و هەروەها وەستاندنی تەڕاتێنی بەرپرسانی حیزبی لە کاروباری ئابووری و سیاسی. کەواتە بە دڵنیاییەوە تا ئەو کاتەی پرسی ئاشتەوایی و دادگەری چارەسەر نەکرێت، بەغداد بەردەوام کارتی موچە بۆ لاوازکردن و بگرە کۆکردنەوەی دەسەڵاتی سیاسی هەرێم لە ڕێگەی وروژاندنی زیاتری ناڕەزایەتی خەڵک بەکاردێنێت و ئیتر ئەستەمە چیرۆکی موچە و بودجە بەم زوانە کۆتایی بێت.